ئەوە سڵاو مامۆستا، پرسیارەکەم ئەوەیە خۆشەویستی خوا بۆ مرۆڤ چ جۆرێکە؟ حەز دەکەم ئەوەمان بۆ ڕوون بێتەوە. سوپاس بۆ پرۆگرامەکە، سوپاس بۆ جەنابی شت کە بینەری پرۆگرامی خۆشەویستی و گوێ لە بەندەی گونەهبار دەگری. خۆشەویستم، خوای پەروەردگار لە قورئانە باسی خۆشەویستی خۆی بۆ بەندەکانی دەکا و باسی خۆشەویستی بەندەش بۆ خوای پەروەردگار دەکا. یحبهم ویحبونه. بەڕاستی زۆر گرنگە، بەڕاستی زۆر گرنگە کاتێک کە خوای پەروەردگاری جیهانیان دەفەرمێ بەندە ڕاستەقینەکانی خوای پەروەردگار خۆیان خۆش دەوێ، خوای پەروەردگاریش ئەوانی خۆش دەوێ. خۆشەویستی خوای پەروەردگار بۆ بەندە کاتێک کە تۆ چەندە خوات خۆش دەوێ، سەیری دڵی خۆتکە. هەر یەکێک لە ئێمە بزانە بەو ئەندازەی کە تۆ خۆشەویستیت بۆ ئەڵڵاه سوبحانەه وتەعالا بەو ئەندازەیە خوا تۆی خۆش دەوێ. یحبهم ویحبونه.